من هاوڕێ ڕێبوار ساڵح بەرپرسی کۆمیتێ ڕێخستنی مەخموور حزبی شیوعی کوردستان. ئێمە وەک حزبی شیوعی کوردستان بە مێژوو دژی هەموو داگیرکاریە بووینە، بە تایبەتی ئەو دەوڵەتانەی کە ڕاستەوخۆ خاچی نیشتیمانی کوردستانیان بەسەر دابەش کراوە و داگیرکاری کراوە. ئێمە وەکو حزبی شیوعی کوردستان خوێندنەوەی تایبەتمان هەیە بۆ هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان. کوردستان لە ئەسڵ یەک پارچە بووە، بەڵام سیاسەتی پاوانخوازی وڵاتە جلهێزەکان بۆ مەساڵح و برژەوەندی کوردستانیان کردوتە 4 پارچە. ئێستا هەر پارچەیەک لەو کوردستانە خصوصیات و تایبەتمەندێکی خۆی هەیە. ئێمە وەکو حزبی شیوعی کوردستان پێمان وایە هەر پارچەیەک پێویستی بە بەرەیەکی کوردستانی هەیە، یان برین هاوکاریەک هەیە لەلایەن حیزب و ڕێکخراوەکان و تەواوی چین و توێژەکان بۆ کە خەبات ببێتە خەباتێکی یەک دەست لە هەر پارچەیەک خەباتێکی ئەکتیڤ کاریگەر بکرێ بۆ ئەوەی مافی ملەتی کورد لە هەر پارچەیەک بەدەست بهێنرێت. بەڵام ئەمڕۆکە لە بەرچاوی خۆمان دەبینین دەوڵەتی تورک بە تایبەتی حزبی داد و گەشەپێدان ئەردۆغان کە قیادە و سەرکردایەتی ئیخوان موسڵمین دەکاتن، دەزوەردانی لە تەواوی ناوچەکەدا هەیە. لە سووریا دەزوەردان دەکا، لە لیبیا دەکا، لە ئازەربایجان و ئەوانە دەیکا. کوردستانیش بێبەش نییە لەو تەمەحگیریەی لەلایەن کە تورکەوە لە کوردستان دەکرێتن، بۆیە بە هەموو شێوەیەک کێشە بۆ ملەتی کورد دروست دەکاتن، چاوی بڕێوێتە خاچی نیشتیمانی کوردستان. بەڵام واقعەک هەیە ئەمڕۆ لە کوردستان یان برین لە ناوچەکە کوردستان، یان کوردستانی بڵێن کوردستانی عێراق بە باشوور خەریتەیەک هەیە پێی دەگوترێ عێراق. تورک بە ئاسانی ناتوانێت بێ ئەو خەریتەیە داگیر بکە. وڵاتی داگیرکەر چاوی بڕیوەتەوە تەمەعی هەیە لە داگیرکردنی کوردستان، ئەوە هەموو حەقیقەتێکە. بەڵام ئەو ئاڵۆزیە ئەمڕۆ کە لە ناوچەکە دەبیندرێتن باسی ئامادەکاری شەڕ دەکرێت لە نێوان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان. ئێمە وەکو حزبی شیوعی کوردستان بە هەموو شێوەیەک دژی شەڕی ناوەخۆ ڕادەوەستین، چونکە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان پێویستی بە یەخستنی ماڵی کوردان هەیە، نەک بین ئاڵۆزی بکەین. ئێمە وەکو حزبی شیوعی کوردستان یارمەتیدەری لە ئەوی کە ئەم شەڕە نەبێ، هەرچەندە ئەو شەڕە باوەڕ ناکەین ئەوە بە ئاسانی ببێ، بەڵام پێویستە بە هەموو لایەک بە ئێمە و بە حیزبەکانی تریش کوردستان و برادەرانی پەکەکەش و حکومەتی هەرێم و پارتیش ڕەچاوی ئەم بارودۆخی ئەم ناوچەیە بکەن. دەکرێت نەرمی بنوێندرێ. ئێمە کوردین، ئێمە براین، شەڕی براکان خراپە. ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانکاریدایە، ئەوە لە سووریا، ئەوە لە عێراق، ئەوە لە ئیران. ئێمەش کەوتونی تا ئەو ناوەڕاستە. ئێمە خەریکی بەدەستهێنانی مافی ملەتی کورد بین یان خۆمان بەخۆی خەریکی یەکتر بین. بۆیە ئەمە بە هەموو شێوەیەک دژی داگیرکارینە، لەگەر ئاشتی داین، لەگەرەوەی داینە بە ڕێگای ئاشتی کێشەکان چارەسەر دەکرێن. شەڕ کێشە چارەسەر ناکە. بۆیە نەرمی نواندن حیزبی کوردستانی ناو خۆمان باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە وەڵامی دەوڵەتەکانی و ناوچەش بدەینەوە. ئەمە لەگەوەی داین بە حەقەت حەلی مادەی 140 تەنها بە ڕێکەوتنی شنگال ناکرێ، پێویستە مادەی 140مان هەیە، مادەیەکی دەستوری عێراقیە بۆ جێڕانەوەی تەواوی ئەو ناوچانەی کە مادەی 140 بۆ سەر هەرێمی کوردستان. ئەوجا ئەمڕۆ ئیدارەیەکی ناوچەی لە شنگال دەکرێت، ئەدی مەخموود، ئەدی کەرکووک، ئەدی بەدەهان کێشەی تر لەو سنوورەی هەیە. حکومەتی عێراق
خۆی لە جێبەجێکردنی مادەی 140 دەدزێتەوە. دەسەڵاتی کوردستانیش کەم و کوڕی بەرامبەر بەو ناوچانە هەیە، وەکو جێرەی پێویست خزمەتی ئەو ناوچانێ نەکردووە، بە تایبەتی لە سەنسار ڕابردوو کە حکوومەتی کوردی لەو ناوچانە هەبووە، کەم و کوڕی بە زۆرە. بۆیە کێشەی شنگال ناکرێ جیا بکرێتەوە لە کێشەی مەخمور کەرکووک، لە کێشەی مادەی 140. ئەم کێشانە هەمووی پێک و گرێدراون، بین لە شنگال ڕێکەوتنێک بکەین، بەس لە کەرکووک نەکرێ، لە مەخمور نەکرێ مەسەڵ. بۆیە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و واجبیشە لەسەر حکوومەتی عێراق مادەی 140 دەستووریان چۆن هاتیە جێبەجێ بکرێتن، لەو خاترەوەی خەرشی ئەو ناوچەیە بڕیار لە چارەنووسی خۆی بدا. ئەو کاتی لەگەر حکوومەتی عێراق دەمێنێتەوە، لەگەر حکوومەتی هەرێمی کوردستانە، ئیدارەی سەربەخۆیە بۆ باشترین ڕێگا چارە جێبەجێکردنی مادەی 140 حەلی سەربازیش ناکرێتن. برین ئەوڕۆ جێشی عێراقی هاتیەوە ئەوەندەی لیوای هینایە و هاتە شنگار و پێویستە ڕێکەوتن کرێ. ئێمە بە هەموو شێوەیەک حکمی عسکەری ڕەت دەکەینەوە، شارەکان پۆلیس بەڕێوەی ببە، عسکەر بچێتە دەرەوەی شارەکان، ناوەڕاستیش خەڵک خۆی ینی خۆ بەڕێوەبردنەچی هەڵبژێرن ناوچەکەی شنگار. جولاندنی هێز لەوەن دەرێ دەکرێت، لەوەن دەرێ دەکرێت، لەلایەن کوردستان ئەوە هێز جوولێنرایە، لەلایەن برادرانی پەکەکەی جوولە کرایە. من باسم کرد شەڕ کارە ساتە، بە تایبەتی لە قۆناغی ئێستای گەلی کوردستان. گەلی کوردستان ئێستا لە هەموو کاتێک پێویستمان بە زیاتر یەکڕێزی هەیە، بە یەکێتی نێتەوەیی هەیە، کۆنگرە نێتەوەیی ببەسترێ لەوەی کە ستراتیجیەتی گەلی کوردستان دەستنیشان بکرێ کە لە داهاتوودا بتوانین تەواوی مافەکانی ملەتی کورد لە هەموو کوردستان بەدیبێنین. ئەگە ئاسانیش نەبی، بەس ئێمە بەرنامەی ئیشکردنمان هەبیتن بۆ ئەوی بتوانین لە داهاتوودا مافی ملەتی کورد بەدەست بێنین. دژی شەڕی براکانی ئێمە، شەڕی براکان لە برژەوەندی گەلی کوردستاندا نییە، بەڵکو گەلی کوردستان دەجێڕێتەوە دواوە خزمەت بە داجی کاران دەکاتن. ئەو شەڕە هەر لایەنێک هۆکاری هەرگسانی بی، هەر لایەنێک بیکە، بە هەر هۆکارێک بیتن شەڕ براکان، ئەمە دژی شەڕی براکانین بە هەموو زۆرێکەوە، چونکە گەلی کوردستان پێویستی بە یەکگرتن و یەکگرتووی هەیە بەرامبەر بەو سیاسەتە ئەوڕۆکە لە ناوچەکە هەیە. بەداخەوە وڵاتە زرهێزەکانی وە ناوچەکە لە برژەوەندی گەلی کوردستاندا قسە ناکەن، لە برژەوەندی گەلی کوردستاندا سیاسەت ناکەن. ئەوە دەبینین لە ڕۆژئاوا لە کوردستان چەند وە شەهیدماندا دژی شەڕی داعش، پێشمەرگە گەریلا لە سەرتاسەری کوردستان، چ باشوور چ ڕۆژئاوا چ قوربانیەکی زۆرماندا، چ شەهیدێکی زۆرماندا، چ بریندارێکی زۆرماندا. مار و ئارمان تێکچوو کاول بوو، کەچی ئەوڕۆ بە لەبەر چاوی خۆمان ئەبینین ڕیفراندۆمێک کە بە ڕێگایەکی دیموکراسی خەڵک تعبیری لە ڕاخۆی کردیە، سیاسەتی نێودەوڵەتی بە مافەشی ڕەوای ملەتی کوردی و نازانی. عەفرین داگیر دەکرێت، سەریکانی داگیر دەکرێت، لەبەر چاوی زلیهێزەکانی دنیا بێدەنگن کورد دەکوژرێ، کە ئەو کوردە بوو دوێنێ داعشی تێک دەشکاند. ئەمە نیشانەی ئەوەمان پێدەرێ سیاسەتی نێودەوڵەتی تاکو ئەو ساتە وەختە من و تۆ دانیشتوین لە خزمەتی برژەوەندی ستراتیجی گەلی کوردستاندا نییە. بۆیە پێویستمان بە یەکگرتنە، یەکدەنجیە بتوانین هەمومان لە چوارچێوەیەکدا خزمەت بە ستراتیجی بە داهاتووی گەلی کوردستان بکەین. ڕێگریکردن لە هەر هاوڵاتیەک کە پێداویستێکی تەندروستی هەبیتن لە هەر شوێنێک کارێک خراپە، ئێمە لەگەرێنین. بۆیە ئێمە پێمان وایە پێویستە لێک تێگەیشتن هەیە، پێویستی بە دانیشتن هەیە بۆ چارەسەکردنی ئەو کێشانە. ئەمنی کاری ناکەم، تەئسیراتی دەوڵەتانی وە ناوچەکەش لەسەر ئەم بارودۆخە هەیە. سیاسەت لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی ناشەین چۆتە ڕێگاوە، بۆیە عالی ملەتی کورد ئەمڕۆ گەیشتوتە ئەمڕۆکە. بۆیە ئەم غەڵەتانەی کە هەیە پێویستی بە چارەسەرکردنە. چارەسەرکردن چییە؟ ئەو غەڵەتانەی کە هەیە بێین دەستنیشانی بکەین،
بەخۆمان دابچینەوە گەلی کوردستان لە سەساری ڕابردوو هەنگاوی باشی پێشینا بەس ئەوڕۆ کە دەبینین بارودۆخی کوردستان لە پاشەکشەیە لە هەموو پارچەکان لە کوردستانی عێراق 150 خاچی کوردستان ماوە لە دەستە مادە سەتوتل جێبەجێ ناکرێ لە ڕۆژ ئاوا بە چاوی خۆمان دەبینین داگیرکاری دەوڵەتی تورکیە لە عەفرین و لە سەرەکانی و لە گرێسپی و نازانم لە چەندەها قەوارەی کوردی بچووک دەکرێتەوە لە باکوور ئەبینین ڕۆژانە لە هاوارەکان ئەبیستین ئەوەندە ئەندامی هەدەب دەستگیر کران دەبینین سەرۆک شارەوانی بە دەنجی هاوڵاتی چۆتەوە لا دەبردرێ ئەوانە هەموو پاشەکشەی قەزەی کووردە بۆ کورد گەیشتۆتە ئەمڕۆکە کورد پێویستی بە دانیشتن و لێک تێگەیشتن هەیە بە تایبەتی پێویستی بە کۆنگرێژی نەتەوەیی هەیە بۆ چارەسەرکردن ئەو کێشانە ستراتیجیەک دابنین هەموومان لەس ئەو ستراتیجیانە کۆک بین بە هەموو حیزبەکانمانەوە خزمەتی ئەو ستراتیجیە بکەین منم پارتیە یەکێتیە فلانە پاکەکەیە هەر لالە پێویستە ئینتیزامێکی نەتەوەی وامان لێ بکە کێشەکان چارەسەر بکەین نەک کێشەکان زیاتر بکەین چونکە سیاسەتی ناوچەکە لە مەسلحاتی ئەوڕۆی کوردستان نییە بۆ دانانی خاڵی ستراتیجی لۆ دەهاتوو لۆ گەلی کوردستان ئەم کارانەی کە خزمەت بە گەلی کوردستان ناکەن وەلا بدرێن ناکرێ ئەوەندە بە بیرێکی تەسچ حیزبیانە بیر بکەینەوە پێویستە بە خۆمان دابچینەوە وەکو باسم کرد سیاسەتی ناوچەکە وڵاتە زرێزەکانی و ناوچەکە لە خزمەتی گەلی کوردستان نین بۆیە لە خزمەتی گەلی کوردستان نین ئەی ئێمە چی بکەین پێویستمان بە یەکگرتنە پێویستمان بە گفتوگۆیە پێویستمان کێشەکانمان لە ڕێگای گفتوگۆ چارەسەر بکەن حیزبی شوعی کوردستان هەموو کاتێک بۆ ئاشتی بۆ گفتوگۆ ئامادەیە هەموو کاتێک ئامادەیە بۆیە لەلایەن ئەولا شەو تەکلیف لە حیزبی شوعی کراوە بۆ ئاشتی حیزبی شوعی وڵامەکانی گەیاند بۆ بەولە بۆ چارەسەرێکی ئاشتیانە بە ڕێگایەکی ئاشتیانە دوور لە توند و توێژی چونکە شەڕ خزمەتی خەڵکی کوردستان ناکە ئەو شەڕە هەر یەک بیکاتن هەر یەک موسەبی بیتن هۆکار بیتن خزمەتی داهاتووی گەلی کوردستان ناکە بۆیە پێویستمان بە گفتوگۆ و یەکگرتن هەیە